کلمانچی دەنگ و باس بۆ چوونی جیاواز. بەناوی خوای گەورە و دلۆڤان خۆمان بە خۆشحاڵ و بەختەوەرە زانین کە ئەمڕۆکە لە ڕێگەی ئەو بەرنامەیەوە لە خزمەت ئێوەی خۆشەویست و ئازیزین هیوادارین لە هەر کوێیەک گوێگری بەرنامەکەمان تەندروست باش و سەلامەت بن و ئینشاءالله بتوانن تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بن. بەڵێ بیسەرانی خۆشەویستی زاری کلمانچی ئەو بەرنامەیە کە بەرنامەیەکی تەندروستیە با بڵێن بە هاوکاری بەڕێوەبەرایەتی تەندروستی و هەروەها دەستگای زاری کلمانچی پێشکەشی ئێوەی خۆشەویست و ئازیز دەکرێت. لە بەرنامەکەماندا لە هەر بەرنامەیەک پزیشکێکی پسپۆر بانکێش دەکرێت و لێرەدا چەندین سوود و زانیاری تەندروستی پێشکەش بێەوەی خۆشەویست و ئازیز دەکرێت. هیوادارم کە بتوانین لە ڕێگەی ئەم بەرنامەیەوە زیاترین هۆشیاری تەندروستی پێشکەش بێەوەی خۆشەویست و ئازیز دەکەینەوە. دوای ناوبڕێکی کورت دەگەڕێنەوە وڵاتان و بەرنامەکە پێشکەش دەکەین. بەڵێ دیار هەر لە سەرەتای بەرنامەکەش کە باسم لێوە کرد بانکێشتی پزیشکێکی پسپۆڕەکەین. ئەمڕۆکە لە خزمەت زۆر بەڕێز دکتۆر سۆران زراری شارەزای نەخۆشیەکانی هەنا و دڵ لە سۆران دەکەین و ئەمڕۆکە بەڕێزیان بانکێش کراینا بۆ ئەو ڕادیۆ خۆشەویستە و ئینشاءالله بتوانین زیاترین سوود و زانیاری لە بەڕێزیان وەربگرین بۆ ئێوەی خۆشەویست و ببوازینەوە. ئینشاءالله سوود لە هەمولایەک ئەگەینێت. دکتۆر جان زۆر بەخێر بێ بۆ ئەو بەرنامەیە و ئینشاءالله بتوانین ئەمڕۆکە بەرنامەیەکی زۆر بەسوود پێشکەش بکەین. فەرموو لە سەرتاوەگە سڵاوێکت هەیە. گەلێک سوپاس، زۆر مەمنون. خۆم بە خۆشحاڵ دەزانم کەوا دووبارە لەم ڕادیۆ خۆشەویست و ئازیز و سوود بەخشە بە یەکتر شاد دەبینەوە. بەیانی هەموو لایەک باش بێت. ئیشاءالله هەموو سەلامەت دەبن و دوور لە هەموو دەرد و بەڵایەک. بەڵێ زۆر سپاس کە بانکێشتی ئێمە قبول کرد. دکتۆر سۆران، بەرەو وەرزی زستان دەچین، بەرەو وەرزی سەرما دەچین. دیارە نەخۆشیە وەرزیەکانیش یەکەکە لەو حالەتانەی کە ڕووبەڕووی هاوڵاتیانە بێتەوە. پێم باش بوو کە ئەم بەرنامەیە ئەو تەوەرە با بڵێن تایبەت بکەین بە نەخۆشیە وەرزیەکان، با بڵێن هۆکاری ئەوەی کە حاڵەتەکان چین یانخود با بڵێن هۆکاری ئەوەی کە با بڵێن هاوڵاتی زیاتر تووشی ئەو پەتایە وەرزیە یانخود با بڵێن نەخۆشیەکانی وەرزیە بێت چییە، دەبێت لە سەرەتا پێناسەیەکی ئەو بابەتەمان بکەین. بەڵێ، خۆی پەتای وەرزی وشەیەکی گشتیە، ینی وشەیەکە تایبەت نییە بۆ یەک جۆر ڤایرۆس یان یەک جۆر پەتا. بەگشتی ئێمە دەتوانین پێناسەیەک دابنین بۆ پەتاوەرزیەکان کە زیاتر مەبەستمان لەوەیە ئەو حاڵەتە ناجێگیرانەیە، یان ئەو حاڵەتە پەتایانەیەک کە لە وەرزی دەستپێکی با بڵێن پاییز تاوەکو مانجی پێنج تووشی بەشەکانی ڕێڕەوی بەشی سەرەوەی ڕێڕەوی هەناسە دەبن کە لە ڕێگەی چەند ڤایرۆسێکەوەیە کە هیچ پەیوەندیەکیان بە بەکتریاوە نییە. دواتر زیاتر باس لە بەکتریا و ڤایرۆسەوە دەکەین کە زۆر بە ئاسانی لە کەسێکەوە بۆ کەسێکی تر دەگوازرێتەوە، زۆر بە ئاسانی. دواتر باس لە ڕێگاکانی گواستنەوە و خۆپارێزی دەکەین، هەوڵ دەدەین ئەو دۆبەیەکەوە گرێ بدەین چۆن دەگوازرێتەوە و چۆن خۆمان بپارێزی. بەڵێ، وەکو هاوڵاتیەک نیشانەکانی با بڵێن ئەو حالەتە وەرزیانە ئەو نەخۆشیە وەرزیانە چە؟ بەڵێ، پەتای وەرزی ئێمە دابەشی دەکەین بۆ دوو بەش. یانی ئێستا شتێک هەیە لە ناو خۆمان هەر هەمووی بە
هەڵامەت و پەسی و ئینفلۆنزا بەناوبانگە ئیدی تێکەڵ دەکرێ بەڕاستی دەمەوێت لێرە یەک جوداکاری بکەین یەک شت جیا بکەینەوە کە دەڵێن پەتای وەرزی بە ئاوای لێ بکەین هەڵامەتمان هەیە کە ئینفلۆنزایە دەڵێ تووشی فلو بوومە فلو کورتکراوەی ئینفلۆنزایەکەیە ئەمەیان پێی دەڵێن هەڵامەت با بە کوردیەکەی وشەیەکمان هەبێتن و پەسیو کە ئەو وشەیە مەجبورم بەکاربێنم چکە وشەیەکی باوە پێی دڵێن نەشلە ئەها لە ناو خەڵکیە نەشلە ینی پەسیو ینی هەڵامەت نییە ئەمە جیاوازە دەکرێت یەک لێک جودا بکرێتەوە ینی ئەگەرچی ئەمە جوداکاریەکی تەواو نییە لە ڕووی مانا و لە ڕووی جیاکاری زمانی کوردی خۆشەویستەکە بەڵام ئاوای لێ بکەین زۆر باشە بەگشتی پزیشکانش لەسەر ئەمە ڕێککەوتون هەڵامەت ئینفلۆنزایە پەسیو کە جیاوازن هەردووچیان پەسیو چییە هەڵامەت چییە هەردووچیان حەزیان بە وەرزی پاییزە تاوەکو دەستپێکی بەهار بە ئاوای لێ بکەینیانی پەسیو بریتیە لە پەتایەکی سووچی وەرزی هەمان ئەو نیشانانە هەن کە لە ئینفلۆنزا هەیە بەڵام بە سووچی و دەشکری هەندێک شت کەمتر هەبێ یان هەر نەبێ چۆن جیای بکەینەوە ئینفلۆنزامە یان پەسیومە چونکە گرنگە بەڕاستی پەسیو زیاتر ئاوە سرت لوتت سەر و جێلاکتاوە بە کوردەکەی خۆمان بڵێن قڕز دەبێ ئاوە لوتت ئاوی هەندێک پیادێتە خوارەوە لوتت دەگیرێ تۆزەک سەر ئێشانت هەیە هیچ گیان ئێشە و تای لەگەڵ نییە یعنی تایەکی قورس و گیان ئێشەی لەگەڵ نییە دەڵێ وەڵا پەسیوەچی خراپم گرتیە یعنی زیاتر دەپژمێ بەڵام من لەگەڵ ئەوە نیم کاروباری خۆی ڕۆژانە جێبەجێ بکە بەڵام کاروباری خۆی بەجێ دەگەینی ناکەوی گیان ئێشەی نییە تاولەرزێکی بەهێزی نییە سەر ئێشەیەکی بەهێزی نییە ئەمەیان پەسیوە کە لە ڕێگەی چەند ڤایرۆسێکەوە تووشمان دەبی لە هەمویان گرنگتر ڤایرۆسەکە پێی دەڵێن ڕاینۆڤایرۆس یان ڤایرۆسی وەرزی کۆڕۆنا لێرە باسی شتێک بکەین کۆڕۆنا هەر خۆی هەمیشە بوونی هەیە کۆڕۆنا کە بینیمان ئەو جۆرەی کە ئاوای لەو خەڵکە کرد چی بوو ئەو جۆرەیان بەڕاستی ئەمە جۆرێک بوو کە خۆی گۆڕی بوو بۆ شێوازێک کە ئێمە تووشی حاڵەتی پەککەوتنی ڕێڕەوی هەناسە دەکرد ئەمەیان بەڕاستی بەداخەوە کە ئیتر قوربانیەکی زۆرماندا و سپاس بۆخوا لە کۆڵمان بەوە بەڵام پەتای وەرزی هەیە لەڵای کۆڕۆناوە تووشت دەبێت کۆڕۆنایەکی سادەیە بۆیە با خەڵک نەترسن لە کۆڕۆنا ئێستا لە ناومان ماوە بەڵێ ڕەنگەیەکێک پرسیارەکانیش تۆش ئەوە بێ کۆڕۆنا بەڵێ لە ناومان ماوە بە شێواجێکی زۆر سوک کە حیسابی ئینفلۆنزاشی بۆ ناکرێت حیسابی پەسیوەکی بەسیتی بۆ دەکرێت ئەوەی تر کە زۆر گرنگە کە ئەو ئینفلۆنزای تووشمان دەبێ ئەوە زۆر گرنگە قسەیدا ئەمە هەڵوەستی لەسەر بکەین سوکە هیچ ئەوەی ئەمن باسی دەکەم هەڵامەتە بەشێکی زۆری ئەوانەی کە تووشی خەڵک دەبێت هەڵامەتە ئینفلۆنزایە جۆری ئەیوبی هەیە ئینفلۆنزا ئەوەیان بریتە لە نەخۆشیەکی پەتایی بە شێوەیەکی زۆر خێرا گوێزەرەوە لە کەسێکەوە بۆ کەسێشتر شێوازەکەش باز دەکەین دوایی کە تای لەگەڵا گیان ئێشەی لەگەڵا سەر ئێشەی لەگەڵا من بۆ تەرکیز لەسەر ئەو سێشتە دەکەم بۆ ئەوەی تۆ کە ئەم سێشتت لە پەتای وەرزی توش بوو با بڵێن گوتمان هەردووچیان گیانت تۆزەک دێشێ پەسیوەکت لێ و بێتاقەتت دەکا بەڵام ئەگەر سەر ئێشەیەکی تند تاولەرزت لەگەڵی هەبوو گیان ئێشەیەکی زۆرت هەبوو ئەوە تۆ بزانە ئینفلۆنزات هەیە تەنها بەم ڕێگەیە جودا دەکرێتەوە تۆ بڵێ وەڵا دەبێت کامم بێ بەم نیشانانە جودا دەکرێتەوە و لەگەڵ وەرگرتنی نمونەیەک لە ناولوت و گەروەوە تەمانەوە زۆر گرنگە ئەمە تاکە ڕێگەیە بۆ ئەوی 100% بتوانی بڵێ کامە ڤایرۆسە ئەمە شێوازەکەیە کەواتە ئینفلۆنزا بەم شێوازە جودا دەکرێتەوە لەگەڵ
پەسی و لەگەڵ کۆمۆن کۆلد نەشلە ینی ئەمە ناوەکانیەتی جیا دەکرێتەوە. بەڵێ چۆن دەتوانین با بڵێن ڕێگاکانی گواستنەوەی بەر لە ڕێگاکانی گواستنەوە یان خۆت ڕێگاکانی گواستنەوەی بەس شێوەیەەکە چۆن بتوانین بەری بگرین؟ بەڵێ زۆر جوانە وەکو پزیشکێک بەسەر زۆر کات دەستشانەکرێت بە دڵنیاییەوە زۆر گرنگە. یان خۆ با بڵێن میناخان بادامەشی بکەین بادامەشی بکەین سەرەتا ڕێگاکانی گواستنەوە. سەرەتا ڕێگاکانی گواستنەوە گرنگترین شت ئەوەیە لە ڕێگەی هەواوە دەگوازرێتەوە. ئەبیناخان دەمەوێت لێرە باسی شتێک بکەم زۆر گرنگە هەر بۆ گوێگرانی ئازیز بە وەکو زانیاریەک مێ. لە ناو هەوا دڵۆپە وردیلەکان لە ناو هەوا چۆنە؟ دوو شێوازمان هەیە. یەکێکیان ئەو دڵۆپە وردانە لە ڕێگەی کۆکەوە پەیدا دەبن، یەکێکیان لە ڕێگەی پژمینەوە. ئەوەی کارەساتە پژمینە. ئێستا من و تۆ لەو ژوورەین، ئەگەر من بکۆکم کۆکە ئەو کۆخەیە کە دەکۆخم ئەو دڵۆپە وردیلانەی هەوا کە بارستەکەیان زیاترە لە 4 بۆ 5 مایکرۆ زیاترە لەسەر عەردەکە دەنیشن، کەواتە مەترسی زۆر نییە. کەواتە ئەگەر کەسە کۆکەی هەبوو کۆکە بەڵام بە مەرجێک بەڕووی تۆدا نەکۆکم، یعنی ئەگەر بەڕووی تۆدا کۆکم ینی دیارەکەم پێشکەش کردی. تۆ ئەگەر کۆکی ڕوت لە لای دیواریان ئاوا لەسەر قۆڵت لەسەر ئانیش کرد دەستت قۆڵت بەرزکەوە بکۆکە، ئەوە ئیدی هیچ زیانێکی نییە و پێویستیش ناکە ئەم ژوورە بەجێ بێڵی. بەڵام ئەگەر پژمی ئەو دڵۆپە وردیلە لە ناو هەوا بڵاو دەبێتەوە. بزانە ئەگەر بە کۆکین بێ بڵاو نابێتەوە، بەڵام بە پژمین بڵاو دەبێتەوە، چونکە پژمین دڵۆپە وردیلەکانی لە ناو هەوادا بۆ چەندین کاتژمێر دەمێنێتەوە. یعنی تۆ بیرکەوە ئێستا من و تۆ لەو ژوورەین، ئەگەر من هەڵامەتم هەبێ یان گوتم پەسیوم هەبێ، هەڵامەتە کە من دەپژمم لەم ژوورە ئەگەر ئاوا بەرەوها بپژمم، بەڵام ئەگەر ئاوا پژمیمە سیرکە لوتی خۆم لەسەر ئانیشکم بەم شێوەیە پژمیم یان بەناو کلینکسێکدا پژمیم یان پەڕۆیەک، ئەوە هیچ مەترسیەکی نییە. یان بەڕووی تۆ دانەپژمم، کەواتە ڕێگەی یەکەم لە ڕێگەی ئەوەیە کە تۆ دەپژمی یان کۆکە بەڕووی کەسەکەدا، کەواتە چ پژمین چ کۆکە بەڕووی کەسەکەدا یان پژمین باوادا. ئەگەر تۆ بکۆکی بە هەواش دەچێشە نییە، بەڵام بەڕووی تۆدا نەبێ بکۆکە بە هەوادا، پاش چەند دقەیەک هەموو دڵۆپەکان دەنیشن لەسەر زەوی، بەڵام پەسی و نانیشێ. نەک بۆ هەڵامەت، بۆ هەموو نەخۆشیەک، بۆ نەخۆشی سیلا، بۆ چەندین نەخۆشی تری گوازەوەی ڕێڕەوی هەناسەیە کە پژمی کارەسات ڕوودەدا. بۆ 8 کاتژمێر لە ناو ئەو ژوورە مەترسی هەیە بۆ ئەوەی کەسێک هەڵی مژێ و اینجا دوور بێ توش ببێتن. وەرگرم حالەتێکی زۆر ناشارستانیە بەداخەوە کە ئەبینین پژمین بەڕووی کەسێک حالەتێکی ناشارستانیە حیفانی ئەمە بە تایبەت پژمین تۆ کە دەپژمی کارەسات ڕوودەدا. تۆ هەموو جاڵی دەڵێم پژمین بریتیە لە یعنی قومبولەیەکی نەوەوی پزیشکی کە دەپژمین تۆ قومبلەیەک دەتەقێنیەوە تا 8 سەعات لە ناو ئەو ژوورە تۆ مەترسیت لەسەر بۆ ئەوی توش بێ. ئەمە ڕێگایەکەم. ڕێگای دووەم ئێمە شتێکە پێی دەڵێن فۆمایتس بە ئینگلیزی. یانی چییە؟ یانی تۆ ئەو شتانەی وەکو مۆبایل و وەکو کەرەستەکانی مەتبەخ و وەکو ئەم مێزە و ئەو شتانەی کە ڕۆژانە لە ژیانمان بەکاریان دێنین، ئەمانە کە تۆ پەسیوت هەیە ئاوا دەستت بەلوتت وەیە اینجا دەیخەمە سەر مۆبایلەکە و یان دەیخەمە سەر ئێرە جەنابیشت لە دوای من دەی دەست دەکەی بەو شتانێک کە من دەستم لێداوە، اینجا ئەوە دەگوازیتەوە. تۆش دواتر ئاوا دەست لە مۆبایلە کە دەدەیت من دەستم لێرەدا تۆش دەستت لێرەدا، دواتر تۆ دەستت بەلوتت وە دەنەی ئەوە خلاص ئەوە شێوازیتر دەگوازێتەوە. اینجا کارەساتیش ئەوەیە لە وەرزی پاییز بۆ زستان دەبێ دۆقەی کەم بکەینەوە تۆزێک
دۆقەکردن دەبێت تۆزێک ئەگەر بکرێت دۆقەکردن لەم وەرزە ینی لە مانجی 10 بۆ 5 یان لە مانجی 11 لە بۆ 2 تۆقەکردن تۆزە کەم بکرێتەوە باشە. چونکە من شتێک بە گوێگرانی خۆشەویست بڵێم میناخان ئەم دەردا کە تووشت دەبێت سیرکە لە ئینفلۆنزاکە 2 ڕۆژ هەستی پێ ناکەی 2 ڕۆژ هەستی پێ ناکەی دەڵێ کاکە من نەخۆش نیم نەخێر تۆ 2 ڕۆژ کە هەستی پێ ناکەی بەڵام ڤایرۆسەکە لە گیانت ئاوە خۆی حازر دەکا هەندێک جار لە ئەسنای خۆ حازرکردن بۆ تۆی دەگوازمەوە ینی ئێستا من ڕەنگە یان تۆ هیچ نیشانەت نییە بەڵام ڤایرۆسەکە ڕەنگە بۆ من بگوازیەوە لە ڕێی کۆکیم بە ڕووی مندا یان پژمین یان لە ڕووی ئەوەی گوتمان فۆمایتس ینی شتەکان یان دۆقەکردن ئەمەش شێوازێکی گواستنەوەیە دەبێت زۆر ئاگادار بین کە ئەمە دەبێت بەڕاستی هەڵوەستەی لەسەر بەوەربگیرێ و ینی بەجددی ینی ئەوە شتێکێ باسی بکە بە تۆژی جیا بکەینەوە بۆ خەڵکی سەرما تووشی هەڵامەت و بەسیوت ناکە سیرکە سەرما بۆ هەموو نەخۆشیەک خراپە بەڵام دەبێ ئەمە شتێک بزانین تۆ کە سەرمات دەبێ کەسەکە دەچێتە دەرەوە و دێتە ژوورەوە یان لە ناو سیارەیە دێتە دەرەوە یان لە حەمام خۆی دەشوا و دێتە دەرەوە دەڵێ من تووشی هەڵامەت بووم نابا بەشتیوان نییە ئەمە تەنها جۆرێکە لە گۆڕانی لە پڕ و ناوەڕاستی لە ناکاوی سنتەری ڕێکخستنی پلەی گەرمی لەشمان لە ناکاو دەگۆڕێ اینجا تۆ بڕێک حساسیت لەگەڵی هەیە دەپژمی و تۆ ڕێژەی حساسیت بەرزە لەگەڵ ئەم سەرمایە تووشی ئەم پژمینە دەبی سەرما تووشی هەڵامەتمان ناکە بەڵام هەڵامەت ئینفلۆنزا پەسی و حەزیان بە وەرزی زستانە بە ئەم دوو شتێک جوداکەینەوە کەواتە ئەمە دەڵێن کە خۆت سەرمامەکە قسەکە تەواوە لەبەر ئەوە نییە داخۆ تۆ ئەگەر سەرمات بی تووشی پەسی و دەبی نەخێر تۆ لەبەر ئەوەی لە کاتی سەرمادا ئەم ڤایرۆسە بەربڵاوە سیر کە ئەم دوو شتە بارێک جوداکەینەوە کە تۆ بەڵام کە زۆر سەرمات بوو تۆزێک بەرگری جەستە دادەبەزی ڕەنگە تووشی ڤایرۆست بکە بەڵام لە ئەسڵدا وەرزی سەرمایە کە تووشی ئەو ڤایرۆسەمان دەکات چکە ڤایرۆسەکە حەزی بە سەرمایە بەڵام تۆ کە تۆزێک سەرمات دەبی و دەڵێ وەڵام من ئیدی هەڵامەتم گر ناخێر شتیوانە تۆ ئەمە لە پڕ گۆڕانی پلەی گەرمی جەستەیە لەگەڵ لە ناکاو تۆ حساسیەکت هەیە بڵێ بە سەرما پژمین و حساسیەکەت زیاد دەکا ئەم بە ئەم ڕاستیە باز بکەین بڵێ چی بکەین دکتۆر چی بکەین بۆەوەی کە بتوانین با بڵێن هاوسەنگ ڕابگرین ئەو با بڵێن ئەو بابەتێکی ئێستا باس کرد بەڵێ ئەمن پێش هەموو شتێک لە وەڵامی ئەو پرسیارە دەمەوێت خۆم لە شتێکدا ببینمەوە کە پێی دەڵێن طبعاً ئەوانەی کە باسمان کرد ڕێکارەکانی گواستنەوە ئۆتۆماتیکیان ئێمە تێگەیشتین کە چۆن خۆمان بپارێزین کە من باسم کرد ئەوە ڕێگاکانی گواستنەوەی کەواتە تێگەیشتین دۆقەکەم بکەینەوە بە تایبەت لە کەسێک کە نیشانەی هەبوو لە خۆڕا دەست لە شت نەدەین کە دەستت لە شتدا هەوڵ دەکەمترین جار دەستت بۆ دەم و لوتت ببەی لە ئەسنا کاکە تۆ دەستت بۆ دەم و لوتت مەبە ئەگەر هەوڵتدا شوێنێکی شتخورە ئاو بە پشتی دەستت ئەوەش پسند نییە بەڵام هەر ئەگەر زۆر مەجبور بووی بە پشتی دەستت بەکاربێنە من زۆر گرنگە باس لە ڤاکسین بکەم لە دژی پەتای هەڵامەت پەتای ئینفلۆنزا کوتان لە 6 مانگەوە دەست پێ بکە حتا دەگاتە تەمەنی ئەخیریە تا تەمەنی دوا ساتی ژیانت پێویستە ئێمە پێکوتەی ئینفلۆنزا بەکاربێنین میناخان سیرکە لە توپ دەڵێ پێویستە ئەو کەسانەی کە نەخۆشی هەناسەیان هەیە وەکو ڕەبۆ و ئیلتیهاب قەسەباتی مزمن ئەوانەی کە مەناعەیان با بڵێن
بەرگریان لە ئاوازە پێویستە بەرگری لاواز ینی چییە؟ ینی ئەو کەسانەی کەوا نەخۆشی درێژخایانی بەرگریان هەیە وەکو ڕۆمانتیزمە وەکو بەهجەتە وەکو زۆر نەخۆشیمان هەیە زۆر ئێستا بیژمێرین کۆمەڵێکە ئەوانەی کە ڕەبۆیان هەیە ئیلتیاب قەسەبات مزمینیان هەیە یان ئەوانەی کۆتا تەمەنەکانن منداڵ لەگەڵ پیر یان ئەوانەی کە ئەوەی ئەندامێکی جەستیان ئەوە وەردەگری دەرمانێک وەردەگری بۆ ئەوەی چارەسەر بکرێ ئەندامێکی جەستیان گۆ ئەوانە بەرگری جەستیاندا دەبەزێت ئەوانە تەفروت و نادەبن بە پەسی و بە هەڵامەت کەواتە زۆر پێویستە تۆ بڕۆی ماکوتەی پێکوتەی ئینفلۆنزا وەرگری کە خۆشبەختانە لە ئێستادا ئێستا بەردەستە لە سۆران تا ئێستا بەردەست نەبوو چکە ماوە نامێنێ سوپاس بۆخوا خەڵکی زۆر وشارمانەیە خەڵکمان وشار بووە ئێستا الحەمدولیلا وەری دەگرن تەواو دەبێت زوو تەواو دەبێت جا ئەو ماکوتەیە لە ئێستا ئەوەندەی ئەمن بزانم لە بنکەی تەندروستی هەرێم و هەندرێن و دیانە مەوجودە ئەو بەڕێز کاک شاکر بەڕێوەبەری ئەو نەخۆشیە گوێزرەوەکان و تەلەفۆنی بۆ کردم بۆ خۆی گوتی مەوجودە بەڕاستی ئەمن دێرەوە دەستخۆشی لێ دەکەم کەسێکی ماندووە بەڕاستی جێگای ڕێزە زۆر خەمخۆرە بەڕاستی زۆر هاوکارە بەجددی ینی حەقی ئەوەی باسی بکەم جا ئێستا مەوجودە هەر کەسێک بە تایبەت ئەوانەی کە هەز دەکەن زوو توش دەبن ئەوە تۆ هەمومان لە ساڵێکدا 2 بۆ 3 جار توشمان دەبێت بەڵام هەیە لە ساڵێکدا 10 جار تووشی دەبێت ئەوانە بە خۆیان بکوتن ئەو کەسانەی کە حساسیان هەیە با خۆیان بکوتن ئەوانەی ڕەبۆیان هەیە تەنانەت کەسانی دووجیانیش میناخەن بەڵێ دەڵێ لە دوای مانجی 5ەوە بڕۆ خۆت بکوتە لە دوای مانجی 5ەوە کە حەملت لە مانجی 5 تێپەڕ بڕۆ خۆت بکوتە بەبێ منەتی و ئەوە طبعا بالمناسبە بەم بۆنەیەوە ئینفلۆنزا ڕێژەی کوشتنی تێدایە کوشتنی کەسەکە بڵێ بێگومان ساڵانە 200,000 کەس بۆ 600,000 کەس بە ئینفلۆنزا دەمرێ کەواتە پێویستە لە دژی ئەم ڤایرۆسە خۆمان بکوتین و بەتایبەت چینی ئەو کەسانەی کە زۆر ینی ئەگەر هەیە توش بن شیاون معڕەضن لە ئەوەی توش بن چینی پزیشکان و ستاف و کارمەندانیان ئێوەی بەڕێزکە ئەکید بەرکەوتەتان هەیە ڕۆژانە لەگەڵ چاوپێکەوتن و لە ئیش و کاری ڕاگەیاندنی ڕۆژانەتان زۆر پێویستەوەری بگرن ئەم پێکوتەیە زۆر گرنگە تەنانەت ئێستا چەند ستەدیەکە چەند لێکۆڵینەوەیەک هەیە دەڵێن تۆ لە نەخۆشیەکانی دڵیش دەپارێزێ سەیری ئەم خەبەرە خۆشایانی بۆیە زۆر گرنگە ئێمە بەم شێوازە خۆمان بپارێزین ئەوانەی باسمان کرد ڕێگاکانی گواستنەوە و ئەگەر توش بووین دواتر چارەسەریەکان باز دەکەین دیارە ئێمە شۆکو بەڕێوەبەرای تەندروستی سۆران ئاگادارێکمان بڵاو کردووە لەو بارەیەوە کە ئێستا ڤاکسن مەوجودە و هاوڵاتیان ئەتوان دەستاوتان خۆش بن ئاگام لێن بەڵام تا چەند ئەتوانی باڵێن سپۆنسەری ئەو نەخۆشیە بکات دۆ نمونە ڕێگەن ئەو نەخۆشیە بگریتن ئەو ڤاکسینە بەڵێ خۆی میناخان سیرکە ڤاکسین ناتوانێت 100% ئاپێش ئەوە شتێکتر باسکەین بۆ ئێمە زوو تووشی ئەم ڤایرۆسە دەبین لەبەر ئەوەی میناخان ڤایرۆس کۆدی هەیە ڕۆژانە کۆدەکەی خۆی دەگۆڕی کەواتە من ئەمڕۆ تووشی ڤایرۆسێک بووم کۆدێکی هەیە بەیانی ڤایرۆسێکی نوێم تۆش دەبێت چکە خۆی گۆڕی وە کۆدەکەی خۆی گۆڕی ئاوا هەر 10 ڕۆژارێک 15 ڕۆژارێک خۆی دەگۆڕی کە خۆی گۆڕی زوو توش دەبی کەواتە هیچ ڤایرۆس هیچ پێکوتەیەک نییە لە سەر گۆی زەوی بتوانێت 100% بپارێزێ بەڵام تا ئاستی سەتانەوە 2599 دەتپارێزێ جات خۆ ئەوە باش نییە ئێستا ئەم پێکوتەیە دەتوانێت بەم شێوازە بەرگریت لێ بکە یەک یان تووشت نابێ یان ئەگەر تووشت بوو نیشانەکانی زۆر سووکن یان کەسێک کە توش بێ ئاسایی 2 ڕۆژ تا 2 هەفتە دەخایانێ تۆ بە چەند ساعتێک چاک دەبیەوە
ئەدیەوە نیعمەتێک نییە لەخواوە چەند گرنگە جالوێ لێرە ئەمن دەستخۆشی لە بەڕێوەبەرەتی تەندروستی سۆران دەکەم کە زۆر خەمخۆرن لە بۆ ئەم بابەتە بەجددی ینی من زۆر دەستخۆشیانە دەکەم بەڵام دەمەوێت یەک شت بە ڕاستەوخۆ لەگەڵ بەڕێوەبەری گشتی بەڕێز و بەڕێوەبەری کەرت ڕاستەوخۆ دەمەوێت لێرەوە پەیامە بگەینم کە پێکوتەی ئینفلۆنزامان هەمیشە بۆ بەرجەستە بکەن چونکە ئێمەی پزیشکانی هەناو ئێمە هەمیشە ئامۆژگاری ئەو بەشە خەڵکە دەکەین کە زۆر پێویستە خۆیان بکوتن ئەگەر بە بەردەوامی ئەم پێکوتەیە بەرجەستە بێ بەڕاستی زۆر کارێکی گرنگە من دڵنیام ئەوانیش خەمخۆرن بەڵام دەمەوێ هەمیشە بەرجەستە بێ هەمیشە بەرجەستە بە تایبەت لە مانجی 9 ئەو کاتە زۆر گرنگە بۆ خۆکتین ئینشاءڵڵا دکتۆر هەندێک پرسیار کە لەوانەیە ڕوبەڕووی بەڕێزشان ببیتنەوە لۆ نمونە بەرگریم کمە یان مەناعی ئەو مناڵە کمە زوو نەخۆشە بیان ئەو تووشی ئەو حالەتابی ئایا شە بوونی هەیەیان چۆن بتوانین بەرگری جەستەمان بەرز بکەینەوە بەڵێ ئەلبەت بەڵێ منداڵ کەسانی بە ساڵاچوو ئەلبەت ئەوانە لەگەڵ ئەو کەسانەی کە دەرمانی بەرگری وەردەگرن بۆ نەخۆشی تایبەت و هەروەها ئەو کەسانەی کە نەخۆشیەکیانەیە کە بەرگریان کەم دەکا بەڵێ ئەوانە ئەلبەت هەمویان بەرگریان لاوازە بەڵێ تۆ ئەگە بەرگریت لاواز بێ زوو تووشی ئەم سیستمی خواردن هیچ باڵێن تەحسیری هەیە بێگومان بەڵێ بێگومان ئێمە دووبارە دێنەوە سەر شەکر ئێمە ئەگەر بەگشتی لە شەکر دوور بکەوینەوە هەمیشە بەرگریەکی باشمان هەیە شەکر چ دەگریتەوە ئەم شەکرە سپیە دەگریتەوە کە لە ناوچاو و خواردنەوە گازیەکان و با بڵێن قەنادی و شیرینی بەگشتی باقلاوە ئەمانە دەکرێت و سەرچاوی کاربۆهایدرێتەکان وەکو گەنم ئەو کاتە زۆر خراپە بۆ جەستەی تۆ کە دەهاڕێکە دەبیتە ئارت پێویستە گەنم تا چەند بە پرۆسسدا بچێت تا چەند ورد بکرێ ئەوە دەخراپترە بۆ دەستەی تۆ تا چەند بکرێ ئێمە ڕۆژانە لە ژەمەکانمان نان بە خواردن کەم بکەینەوە ئەوە زۆر گرنگە و هەمیشە ئاو زۆر بخۆینەوە و هەمیشە چەند پۆرشنێک یان چەند بەشێک لە میوە بخۆین ئەم میوانەی ئێستا من باسی دەکەم بۆ جەستەمان زێڕینن بەڵام بە مەرجێک خودی میوەکە بخۆینەوە نەک بچی ئاوەکەی بخۆیەوە ئەمە هەڵەیە بەڕاستی من دەمەوێت تەرکیز لەسەر ئەم بابەتە بکەم بۆ گوێگرانی بەڕێز زۆر هەڵەیە تۆ تەنها بیر و هزت لەسەر ئاوی لیمۆ و ئاوی پرتەقاڵە تۆ تەنها شەکر دەخۆیەوە تۆزێکیش ڤیتامین تۆ بە کاملی ئەم پرتەقاڵ و لیمۆیە بکە بە شەربەت بە کۆی گشتی بە هەموو شتەوە بەڵکە کەیرێکەوە ئیدی ڕاست ئەم پرتەقاڵە بۆ دەیگوشی ڕاست ئەم پرتەقاڵە بکە بە شەربەت ئەم میوەیە بکە شەربەت سێوەکە بە کاملی بکە شەربەت تۆ بۆ سێو سپی دەکەی کە بە کاملی سێوەکە بکە بە شەربەت ئینجا هەنجوین لیمۆ سێو پرتەقاڵ کیوی ئەمانە زۆر سندی ئەمانە میوەی زۆر گرنگن کە ئیشیان لەسەر بکرێ گرنجیان پێ بدەین تۆ ئۆتۆماتیکیان مەناعی سیستەمی بەرگری خۆت بەهێز دەکەی ئۆتۆماتیکیان تۆ دەبێکەواتە دوورکەوتنەوە لە شەکر ئاو زۆر خواردنەوە و هەروەها ئەو میوانە باش بخۆین و هەروەها کەسێکی لە جوولە دابین هەمیشە لە جوولە دابی لە وەرزش ڕۆژانە هیچ نەبێ نیو کاتژمێرێک ئاوا بە پێیان بە پێبڕۆی زۆر باش لە کاتی توشببوونی ئەو ڤایرۆسەش پێویستە کەواتە پرسیارەکەت ئەوەیە چارەسەریەکان ئەوە دەینە سەری کەواتە دەینە سەر چارەسەری هەڵامەت ئینفلۆنزا چارەسەری ئینفلۆنزا هەڵامەت یەکەمین شت بریتیە لە پشودان ڕێست پشودان سوودەکانی چییە دەمەوێت ئاماژەی پێ بکەم یەکەم دوورخستنەوەی کەسانی بەرامبەرت لەم ڤایرۆسە تۆ کە ئەم
ڤایرۆسەت گرت ئەو هەڵامەتەت گرت لە ماڵەوە دانیشە ڕێستۆرگرە ئیسراحەت بکە ئەوە زۆر گرنگە. دوو تەمان گوتمان دووەم ئەو کەسە ئیسراحەت دەکا بەریگری بەهێز دەبێت لە دژی ڤایرۆسەکە و زۆر گرنگە کە تۆ دوو تەمان نابێ وەرزش و شتانە بکەی لەو کاتەدا وەرزش و ڕاضە و داوام و شتانە کەواتە دەپشت و مۆڵەتێک وەرگرەیە مۆڵەتێک وەگرا 2 تا 5 ڕۆژ 2 تا 5 ڕۆژ کۆتایی پێدێ تۆ نابیە گوێزەرەوە. بە هیچ شێوەیەک ڤایرۆس چارەسەری نییە، تەنها بۆ خۆی بڕیار لە چاکبوونەوەی خۆی دەدا. ڤایرۆس دێتە میوانێکی نەخوازراوە و بە خۆی دەڕوە، تۆ ناتوانانی ئەم میوانە دەربکەی، خۆی دەڕوە و هیچ دەرمانێک ناتوانێت چارەسەری ڤایرۆس بکە. تا ئێستا لەسەر گۆی زەوی هیچ دەرمانێک نەدۆزراوەتەوە، بەڵام هەندێک دەرمانەیە بۆ چەند ڤایرۆسێک ئەوانە تا ئاستێک ڕێژەی ڤایرۆسەکە کەم دەکەنەوە، بەڵام لە کۆتاییدا هەر دەبێ ڤایرۆسەکە بۆ خۆی بڕوە. دوو خواردنی یەک پاراستۆڵ چکە تۆ سەرت دێشی جیانت دێشێت تات لێ لەرزت دێ گەرت دەکڕێتەوە زۆر ناخۆشە. یەک پاراستۆڵ بخۆ حەبی پاراستۆڵ یەک شتی تر نەخۆی. بەڵێ گرنگترین شت میناخان ئاوی مریشک هەیە گۆشت ئاوی مریشک بخۆوە، ئاوی مریشک بخۆ، شۆربایەک سوپێک بخۆوە گەرمە زۆر گرنگە. و ئەم میوانەی کە باسمان کرد بە کۆی گشتی بیان خۆ یان بیکە بە گوشراوی بە کاملی یان بۆ خۆت بیخۆ مەیکە بە شەربەتیانی. اینجا شوێنەکەت گەرم بێت چکە گوتمان ڤایرۆس حەزی بە شوێنی ساردە، شوێنەکەت گەرم بێ ڕێژەی ڤایرۆسەکە کەم دێتەوە. ئەگەر لوت و ئەوانە گیرا زۆر ئاساییە، دەتوانێت قەترەی لوت بەکاربێنی. ئۆتریڤین هەیە قەترەیەکە ئەتوانی بەکاریبێنی زۆر ئاسایی. ئەم قەترەیە دەتوانی ڕۆژانە 2 جار بۆ 3 جار لە ناو لوتت بەکاری بێنی چونکە زۆر ناخۆشە لوتت دەگیرێ ئاوی لێ دێ لوتت ئاوە قەپات دەبێت، ئەو زۆر گرنگە بەکاری بێنی. وەکو دەرمان دووبارەی دەکەمەوە بە هیچ شێوەیەک دەرمان بەکارنێنی و گەورەترین هەڵا ئەوەیە بچی بۆ لەگەڵ ئەو پەڕی ڕێزم بۆ لای با بڵین ئەو شوێنانەی کە لە کۆڵانەکان و لە هەندێک شوێنن دەرمان دەدەن بە خەڵک کە بە هیچ شێوەیەک لەو ئاستەی لۆیان دانرایە بۆیان نییە ئەو دەرمانانە بدەن. ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم ئەو دەرمانانە پێویست نین ئەگەر دەشیدن بە ڕێگایەکی نایاسایی دەڕۆی دەرزیەکی تۆزی لەسەردادەنەی دەڕۆی دەرمانی ئەنتیبایۆتیکی دەدەیە، ئەمە کارەساتە گەورەکەیە. ئەوانەی کە ئینفلۆنزایان هەیە هەڵامەتیان هەیە کارەسات ئەوەیە تۆ دەرزیەکی لێ دەدەی ئەگەری ئەوەی زیاد دەکەی کە حساسیەی پێ هەبی و ئەگەری ئەوەی زیاد دەکەی بەکتریا لە ناو جەستەی ئەو کەسە بەرگری لە دژی ئەم دەرمانە پەیدا دەکات کە پێویست نییە. تۆ ئەگەر تایەکت هات گیانت ئێشە بۆ دەڕۆی خۆت داوێژێ ڕەحمەتی ئەم هەموو دەرزی و دەرمان و بابە پێویست ناکە. ئازیزەکەم لە ماڵەوە دانیشە، بەڵام تۆ ئەگەر تایاکی بەرزت هەبوو گیانت ئێشا سەرت ئێشا زۆر ڕاستە خۆ پەیوەندی بە پزیشکەوە بکە بۆی پزیشک جودای بکاتەوە. ئەمە چییە؟ زۆرەکەی چونکە تاکە کەس پزیشکە دەتوانێت دەردەکان لە یەکتر جودا بکاتەوە. ناکرێ من لە مەزلیسێکە لە دانیشتنێکە دانیشتومە چەند کەس دکتۆر پزیشک قسەم بۆ دەکا تۆش گوێ بگری بچێ دەرەوە هەمان شت جێبەجێ بکەی لەسەر خەڵکی. نەخێر، تۆ ببە بە گوێگرێکی باش، بەڵام مەبە بە چارەسەر کار لە بۆ ئەو پەتاو ئەو دەردانەی کە لە ناو پزیشکیدا باون بەڕاستی. کەواتە لە ماڵەوە دانیشە پشوو وەرگرە شوێنت گەرم بێ ئیسراحەت بکە پاراستۆڵێک بەکاربینە قەترەیەک بەکاربێنە ئەگەر پێویست بی لەگەڵ ئەو میوانە و تەمام دەست خۆشبی دکتۆر زۆر سپاس زۆر بەڕاستی سوودمان لێ وەرگرت لە بابەتەکان. دەگەینە کۆتایی بەرنامەکە هەرچەندە بەڕاستی پرسیاریشمان ماوە، بەڵام ئینشاءڵڵا بتوانین لە دەرفەتێکی دیکە لە خزمەتەوەی خۆشەویست بۆ کاتی تریش من ئامادەم من لە خزمەت. سپاس دکتۆر زۆر سپاسی گوێگرتنی ئێوەی بەڕێزی شەکەین و ئینشاءڵڵا لە بەرنامەیەکی دیکە بێتر شادە بینەوە. خواتان لەگەڵ ماڵەوە.